کەلێنێکی گەورەیە، یەکێک لە کۆڵەکە گرنگەکانی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی لە گەرمیانە لە دەستمان چوو. ئەو مرۆڤێکی ئاسایی نەبوو، کەسێک بوو توانایەکی باشی لە مەسائیلی فکری و سیاسی و کۆمەڵایەتی و خزمەتە هەبوو کە لە هەموو کاروبارەکانە ڕۆڵی تایبەتی بینیوە و گەورەی خۆی نیشانداوە. خێزانەکەشی خێزانێکی تێکۆشەر بوون لە ڕێگەی کوردایەتیە. کاکەنوەری برای یەکێک لە شەهیدەکانە، شێخ ئەحمەد کاتی خۆی زیندانی بینیوە لە پێناوی مەسەلەی کووردا و شیعرەکانی شێخ ئەحمەدیش جگە لەوەی کەوە لە بواری تەسەووفا ڕۆڵی هەبووە، بەڵام شیعری نیشتیمانیشی هەبووە بۆ خزمەتکردنی کوردایەتی. هانی مناڵەکانیشی داوە کە لەو ڕێگایە بن و کاک شێخ محەممەد یەکێک لەو شاسوارانەیە کە لە کاری سیاسیە کە زۆر ڕۆڵی بینیوە لە شۆڕشی پێشوو لەم شۆڕشی نوێشە ڕۆڵی دیار بووە، خزمەتی باشی کردووە، ئەندامی سەرکردایەتی بووە لە بزوتنەوەی سۆسیالیستی، دوایی دێتەوە بۆ سەرەتا، دوایی دێتەوە بۆ ئەچێتە ناو حیزبی سۆسیالیستەوە، دوایی دێتەوە بۆ ناوێکێتی نیشتیمانی و ئەو یەکێک لەو کەسانە بوو کە بناغەی ئاشتبوونەوەی داڕشت لە نێوانێکێتی نیشتیمانی و حیزبی سۆسیالیستە. هەروەها ئەمە بوو بە دەواازەیەک بۆ ئەوەی هەموو لایەنەکانی تری کوردستان یەک بگرنەوە و لە کۆتایی شابەرەی کوردستانی دروست بکەن. بەڕاستی کاک شێخ محەممەد کەسایەتێکی گەورە بوو و ئێمە ئێستا هەست بە تەنیایی ئەەکەین کە ئەو شەخسیەتەمان لەدەست دەرچوو.